یا الله بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام پرۆگرامی چیرۆکەکانی ڕەمەزان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی پرۆگرام بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە پەیامێرانمان کۆمەڵێک چیرۆکی جوانیان لە شار و شارچەکان بۆ ئامادەکردوین لە هەمووی گرنگتر ئەم شەو لە ڕۆژهەڵاتیشەوە ڕاپۆرتێکمان دەبێت پێکەوە بینەری هەموو ڕاپۆرتەکانە بین و دەبێتە مای سوود و کەڵک ئیشەڵا بۆ هەموو لایەک. سەرەتا دەچینە سۆران. لە سۆران نزیک بە 450 تا 500 ساڵ ئەبێت قورئانێکەیە بە ناوی قورئانی پیرەباو کە ئافرەتێک کچێک نووسیوێتەوە. هاوکارمان ئازاد ئۆمەراوی لەم بارەیەوە چیرۆکی ئەم قورئانەمان بۆ جێڕێتەوە با پێکەوە بینەری بین. بینەرانی بەڕێز ڕۆژبەوانانی ئازیز بینەرانی بەرنامەی چیرۆکەکانی ڕەمەزان سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان ئاڕاستە بێت. لا چیرۆکێکی جیاواز ئەمڕۆ لەگەڵ ئێوەی بەڕێز دەبین کە ئەویش قورئانی پیرەباوە. لەگەڵ نەوەکانی پیرەباو چیرۆکی ئەم قورئانە ئەژێڕینەوە کە مێژوویەکی دێرینی هەیە. فەرمون بینەرمان بن ئەچینە لای نەوەکانی پیرەباو دەربارەی قورئانی پیرەباو قسەمان بۆەکەن. السلام عليكم مامۆستا خی گەورەتان لێبێتن سەلامەت بن زۆر سپاسانەکەین. قورئانی پیرەباو چیرۆکێکی جیاوازی هەیە ئەگەر چیرۆکی ئەم قورئانەمان بۆ باس بکەن مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆکەی. بەڵێ بەخێر بێ سەرچاو پێشەچی بە ناوی خوای گەورە و میهرەبان پیرۆزبایی لە خۆم و تەواوی مسلمانانی جیهان دەکەین بە بۆنەی هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز داواکارین لە خدای گەورەکەوە ئەو مانگە مانجی خێر و خۆشیە ئینشاءالله مانجی بەرەکەتە ئینشاءالله مانجی ئاشبوونەوەی گشتیە ئینشاءالله. ئەو قورئانێکەوە لە بەردەستماندایە شاکاری کچی بابی پیرەباوە کە بە ڕوقیا خان ناسراوە. تەعەن پیرەباو فەلسەفەی پیرەباو بریتی بۆ لە سێ ڕەهەند ژنگە پارێز بووە کەسێکی دیندار بووە هەروها زانست خواز بووە. ئەگەر تەماشا بکەی ئەو شاکارە ئەو نووسینە جوانە 450 ساڵ بۆ 500 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. کچی باپی پیرەباو دەستوخەتی خۆی نووسیوەتەوە. کچی باپی پیرەباو خوێندەوار بووە قورئانزان بووە و هەروەها ئەتوانین بڕێنکەوە دەستی هونەریشی هەبووە. ئەگەر دەستی هونەری نەبێ چۆن دەتوانیکەوە بەو شێوە جوانە ئەو قورئانە پیرۆزە بنووسێتەوە. چۆن ڕوقیا خان چۆن فێری خوێندەواری بووە هەر وەکو دەزانکەوە باپی پیرەباو وەڵداش مریدی شێخی باڵەکان بووە لە لایوی دینداری ئەوانەی کردووە. شێخی باڵەکان کاتبێکی بۆ بەناوی عیمادەدین. عیمادەدین داوای لێ دەکات گوتی دەڵێ لۆ منداڵێک خۆت فێرە خوێندەواری ناکەی ئەوانە ئەو جار بار پیرەباو ڕوقیا خان ناتەوێ و ڕوقیا خان بە ماوەیەکی زوو فێرە قورئان بووە هەروها قورئانیش ئەزبەر کردو و هەروها توانێت تشتێکەوە قورئان بنووسیتەوە. ئەگەر تەماشا بکەین ئەو قورئانە پیرۆزە دەتوانین بڵێن بە سێ خەت نووسرایەوە. خەتی فارسی تێدایە خەتی نوسخی تێدایە هەروها ڕوقعیش تێدایە. بەڵام لە ئەو شێوە جوانانەی کەوا دەبینین لەو نووسینەوە حاشیەکانی هەیە هەروەها تەرجمەی هەیە و هەروها تەفسیریشی هەیە. ئەوە بەڵام ئەوە مانیڤیستۆیەکە بۆمان دەردەخاتکەوە ئەو قورئانە تەنیا کتابێک نییە تەنیا مێژوویەک نیە بۆمان بەجێمان بیتەوە بەڵکو مانیڤیستۆیەکە کەوا لە بناری هەڵگۆردەوە لە گوندی گرتک بە گوێی جیهان دانرایە کە بەڵێ کچی کورد لە کۆنەوە عودالی زانست و زانیاری بووە. دیارە مامۆستا ڕەقیب ئەم قورئانە لای ئەو پارێزراوە بزانین مامۆستا ڕەقیب چۆن توانیوێت تا ئێستا ئەم قورئانە بپارێزێت و لە لای ماوەتەوە تەمەنی ئەم قورئانەش چەند ساڵە مامۆستا؟ ئەو قورئانە تەمەنی 450 تا 500 ساڵ ئەبێت کاتێکە گوندەکانی باڵەکاری تەرحیلکە گوند و خانوەکان و مزگەوتی هەموو سووتان ئەو قورئانە لە ناو مزگەوتێ بوو لە مزگەوتی گوندی گرتک بوو لە مەنتقەی باڵەکاتی. ئەمن چووم ئەو قورئانەم دەرباز کرد لە ناو تۆپ و تیارە و لایەک دەسووتا لایە دیکەش ئاگری گرت بوو. ئەمن خۆم ئەو قورئانەم ڕزگار کرد. تەماشکە ئەگەر تەماشای بکەین ئاسار و شوێنەواری سووتان هەر پێوەمایە. ئەو قورئانە هەتا ئێستا لە کنم ماوە زۆر کەس هەوڵێدایە کە ئەو قورئانە ببات لە خۆی بباتە مەتحەفی بەسە بەڵام ئێمە پارێزگاریمان لێکرد تا ئێستا شەر قورئانە هەر ماوەتەوە. ئەو شاهیدیم لە کنەکەوە یەکێک لە مفەوەزەکانی گوندی گرتک کە بە ناوی ئەحمەد بەکر ئەحمەد تەکریتی بووە لە 26 1977
ویستیتی ئەو قورآانەی ببە بەڵام دوای خەڵکی گوندەکە پێیان گوتەکە کە ئەو قورآانە دەستنووسە ئەو مفەوەزە چ دەکات دەستی قورآانێک دێنی لە بۆ مزگەوتی گوندی گرتێک دەکاتە دیاری و لە سەریش دەنووسی ئەوە فەرموو ببینکەوا لە سەر نووسرا و ئێستاش ئەو قورآانە وەکە ئەو قورآانە پارێزراوە کەوا لە گوندی گرتک هەیە پیرەباویش کە کابرایەکی ژینگە دۆست بووە کابرایەک بۆ بۆ سێتێکی دەلۆنەوەکانی خۆی کەوا ژینگە بپارێزن یەک لە نمونونەکان لەوانە ئێستا ئەما کە خەڵ پیرەباوەینە نابێ حیوانێکی بوو ژنیان گۆشتەکەی بخۆین لۆ لەبەر ئەوەی حرام نییە خۆ حرامی نەکەیدە بەڵام لەبەر ئەوەی ژینگە دۆستی و ویستی کە ژینگە بپارێزی بەقامیشی نووسایتەوە بەقامیشی نووسایتەوە بنووسی ئەگە بە چاپ یان بە کۆمپیوتەرێک بێ لەوەش تەماشاکە یعنی بینی دێرەکان ئێستا ببیەوە بە سانتیم عینی هیچ جیاوازی بەدی ناکەی بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی بینیتان چیرۆکێکی تایبەت بوو بە قورئانی پیرەباو کەمە قورئانی پیرەباو و پارێزراوە لەلایەن نەوەکانی و تایبەت بوو بە بەرنامەی چیرۆکەکانی ڕەمەزان تا چیرۆکێشتر بەخوای گەورەتان ئەسپێرم. کاگازات خۆشەویستان چیرۆکی زۆر سادە هەن بەڵام لەبەرەوەی ئێمە هەندێکمان ئاگامان لێی نییە کاتێک باسەکرێ و لە میدیاوە دەهێنرێتە بەرباز لامان شتێکی سەیرە. یەکێک لەو چیرۆکانە لە شاری سلێمانی چێشتخانەی کاگەحمەدی شێخێ لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی بێگومان ئەم چێشتخانەیە لە پێش ڕەمەزان و لە ڕەمەزانیشا خزمەت بە خەڵکی ڕێبوار و هەژار و کەم دەرامەتانەکە بەڵام لە ڕەمەزان تایبەتمەندێکی جیاوازی هەیە وەک دەوترێت ڕۆژی نزیکەی 4 بۆ 5,000 کەس تەنها لەم چێشتخانەیە نانەخۆن جگەلەوەی نانەخۆن ئەوانی دەوروبەر یان هەندێک کەسێک کە فەقیرە بە سەت لەباتە ئەوێ برنج شلە گۆشتی بۆ تێکەن و ئەیباتەوە بۆ ماڵەوە ڕۆژی وا هەیە 500 کیلۆ برنج لێنرێ 100 کیلۆ فاسۆلیا لێنرێ 600 کیلۆ گۆشتی مریشک لێنرێ گۆشتی حیوان ڕۆژی وای 1 تەن لێنرێ. هاوکارمان وشار لە سلێمانیەوە ئەم چیرۆکەمان بۆ جێڕێتەوە با پێکەوە بینەری بینێ. سڵاوتان لێبێت هاتوومەتە چێشتخانەکەی کاگەحمەدی شێخ وەستا ئیقبال کە یەکێکە لە شێفە بەناوبانگ و دیارەکانی شاری سلێمانی کە هەموو تەمەنی خۆی توانی بڵێ بە خزمەتکردنی چێشتخانەکەی کاگەحمەدی شێخی مزگەوتی گەورە تەرخان کردووە بە تایبەتیش لەو مانگی پیرۆزی ڕەمەزاندا خزمەتەکانیان لە چ ئاستێکدا و بە چ شێوازێکە و پێشوازی لە چەند هاوڵاتی و هەژار دەکەن کە ڕۆژانە و بە تایبەتی ئێواران بێن لێرە ئیفتار بکەن و سەرەتا بەخێر بێن سەر چاو ئێرە شێخخانەی خێرخواز حاج کاگەحمەدی شێخە ماوەی 14 ساڵە لێرە کار دەکەم پێش ڕەمەزان دوای ڕەمەزان جێم هەر خواردنمان هەبووە خواردنی ڕۆژانە 1000 بۆ 1500 کەسمان ناوە بەس بۆ نیوەڕە ڕەمەزان ئێمە لە بنوێژی بەیانیەوە خۆم و دوو نەفەری ترین لێرە دەست دەکەین بە ئیشەکانمان ئیمڕۆکانی خواردنی زیاتر لە 3000 نەفەرمان حازر بێ ئینشاءالله لای کەسێکی خێرخوازیشەوە هەموو ڕۆژەوش 1000 قاپمان بۆێنێ و لە ماڵەوە خۆی حازرێکە و ئەێنێ بۆێرە بە حازی بەوەی ئەوە بێتە نزیکی 4000 نەفەر کە ئیدەین بۆ خەڵکە فەقیر هۆژارە کە ئێفتارەکاتە لە مزگەوتی گەورە هەموو ڕۆژێ لە ڕەمەزان ئەمریشک و برنج و شلەیە ناو بەناو گۆشتی حیوانیشی تێیەکەوێت ئینشاءالله ئێمڕۆکانە نزیکی 300 کیلۆ برنج دێنرێت لە 4 مەنجەڵە فاسۆلیاکەشمان نزیکی 100 کیلۆیە مریشکەکەشمان نزیکی 600 کیلۆ سپاسی ئەو سەرمایه‌دار و خێرخوازانە ئەکەین کە دەستیان بە چێشتخانەی خێرخواز حاج کاگەحمەدی شێخەوە هەیە چێشتخانەیە تایبەت نییە بە یەکێکەوە خەڵکێکی فەقیر هۆژار ڕووی تێگا خەڵکێکی کاسب ڕووی تێگا خەڵکی ئاوارە ڕووی تێگا خەڵکی غەریب ڕووی تێگا خەڵکی ڕێبوار ڕووی تێگا هەموو نوع چین و توێژە ڕووی تێگا ئێمە لە هیچ کەسێ ناپرسین چه ئەدیانێک و چ زمانێک و چه قەومێکە هەر کەسێ بێ ڕووکاتە چێشتخانەی خێرخواز حاج کاگەحمەدی خواردنێکی پاکوتەمین لەژێر ڕێنمایە تەندروستەکان ئەخێنێ بەردەست ئینشاءالله هەتاکو نزیکی عەسر ئینشاءالله خواردنەکان هەمووی کامل حازرە بێت لە نوێژی عەسر بەدواوە کە تەواو بوو سەلاماندایەوە دەست دەکەین بە تەوزیعاتی سەتڵەکان وەستافێکی کێشمان لە ناو قاعەکە دەست دەکات بە قاپکە پسکردن ئینشاءالله بۆ ئیفتارەکە خەڵکێکی زۆر ڕوومان تێیەکات سەتڵیان پێ بە گوێرەی چەند کەس بن لە ماڵەوە هەیە 5 کەسە هەیە 7 کەسە هەیە 10 کەسە هەیە 4 کەسە چەند نەفەر بێ ئێمە ئەوە خواردنی بۆ ئەکەینە 200 کە لە ماڵەوە لەگەڵ خۆیان هێناوێتی
بۆ یەکەی ناو سەتەکانە و ئەیباتەوە لە ماڵی ئێوارە سفرەی خۆی پێ دەڕازێنێتەوە دوێنەکانی 125 کیلۆ برنجمان بەو شێوەی بە 100 ڕۆشتووە ئەو ڕۆژانەی کە گۆشتی مریشکەکە تەسەورەکەم لە 3 میلیۆن بۆ 3 میلیۆنی نوێی تێبچێت بەڵام ڕۆژانی کە گۆشتی حیوان بێت تەسەورەکەم لە پشتی 5 میلیۆن دینارەوە مەسب بێت 5 تا 5 میلیۆن و 500,000 دینار مەسرفیە بکاتی ڕۆژ بووە ئێمە 600 کیلۆ گۆشتمان لە ناو 700 کیلۆ بەڵام ڕۆژی وا هەیە مەسەرەن ئەچێتە تەنێ گۆشت ئەم چێشخانەی خێرخوازی حاجی کاک ئەحمەدی شێخە هەر لە زمانی حاجی کاک ئەحمەدی شێخەوە بەردەوام بووە لە مزگەوتی گەورەی سلێمانیە لە خزمەت هەژاران و ڕێبوارانی ئەو سەردەمەی و کاتا بووە کە خەڵک ڕیکردووەتە ئەم شارە و ئێستێژ الحەمدلله هەتا ئێستێش بەردەوامە سەپۆرتی ئەم چێشخانەیە خێرخوازانە یعنی کەسی دیاریکراو نییە با بڵێن خێرخوازانە لە هەموو شوێنەکانەوە ئەوەی کە بێوێ خێر کات ڕوەکات ئەم چێشخانەی خێرخوازی حاجی کاک ئەحمەدی شێخ هیوایە قوتوویە دۆشاوێنێ هیوایە دە فەردە برنجێنێت بۆ نمونە پێش ڕەمەزانە ڕۆژی نانی 1000 کەس لێنرێ بەڵام با بڵێن یەکەم ڕۆژی ڕەمەزان تقریبی خواردنی 2000 کەس بەرەو سەرتیش 2200 کەسێک لێنرا وەکو ڕێژە وەرگرتنێک بەس لە هەتا ئاخری ڕەمەزان بەرز دەبێتەوە بە 3-4 کەسە دوێنێ نانی 3000 کەس لێنراوە ئیتر بەرز دەبێتەوە تا پێ 6000 ئەڕوا تا ئاخری ڕەمەزان ئەوانەی کێن با بڵێن ئێرانی تایە خەڵکی عەرەبی تایە خەڵکی ناوچاری سلێمانی تایە دوکاندار و حرەس و با بڵێن پاکەرەوەی سەرجادەکانی تایە ئەنواع خەڵک ڕوەکاتە ئێرانی لە هەموو چینی توێژەکان ڕوەکەن ئێرە زۆر خۆشحاڵین کەەوە بتوانین خزمەتێکەکەین خزمەتێکی بچووکیش چکم ئێمارەوەی تایە خزمەتی ئەو خەڵکە با بڵێن تەوزیعکردنی خواردن شتەکە لە ئەستۆی ئێمایە ئێرە وەکو کارمەندی ڕەسمی با بڵێن نیەتی وەکو کارمەندی ڕەسمی بۆ ناو چێشخانەکە کۆمەڵە خەڵکی خۆبەخشیش خێرخوازی جا هاوکاریمانەکە ساتان نزیکە بینەوە لە کاتی نوێژی عەسر وەکو دەبینن هاوڵاتیان بە مەنجەڵ یاخود بە سەتەڵ خستویانە عەلاگە و هەڵیاواسیوە لە ئەم ڕێکەیە کە تایبەتە بە سەرگرتنی پیاوان بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ دوای سەلامدانەوەی نوێژی عەسر ڕاستەوخۆ سەری مەنجەڵەکان هەڵەدرێتەوە و دەست دەکرێت بە تێکردنی برنج و شلە و هەموو پێداویستەکانی دیکەی خواردن. خی گەورە بەرەکەت بخاتە سەرۆت و سامانی ئەو کەسانی کە هاوکاری ئەم جۆرە کارە خەیریانەکەن. خۆشەویستان لە سلێمانیەوە بۆ ڕۆژهەڵات دەچینە شاری بانەی خۆشەویست لەوێش لە یەکێک لە مزگەوتەکانی شاری بانە کۆمەڵێک گەنج کۆمەڵێک خۆبەخش ئێواران جگەلەوەی کە ئاو خوورما و شیرینی ئامادەکەن سوپ یا با بڵین بە کوردەواری خۆمان شۆربایەکیش ئامادەکەن هەر جارەی دراوسەیەکی مزگەوتەکە ئەو ماڵانی لەو چواردەورن ئامادەکەن و کۆمەڵە گەنجیش خۆبەخشانە لە مزگەوتەکە دابەشیەکەن. با پێکەوە بینەری ئەم چیرۆکە بین لە شاری بانە. رحمة الله براني خوشويستي من إيران روش هلاتا شاري جواني بانا لخدمتنا إلى مزقوتي حزرتي رسول حمو إيواريك آوا أبينن أم جوانانا وأم جنجانك بدور مانوان دينا مزقوتو لزد لمسحنا ولم حالات أبينن كاك فرازي السلام عليكم. وعليكم برايان تعاتوا إذباتتنا قوم إن شاء الله. كاك جان أعمانيك
ئەم منجەڵ و شۆربا و سوب و شتەکە دێ ئەمە خۆبەخشانە وڵای خۆبەخشانەیە هەر شەوی ماڵێک لە گەڕەکەکەیە دروستیە کاتی ئەمە لە ڕێی خۆی بڵاویەکەینەوانە خوازەزا بە خێری ئەوان باتەوە کە خوا بەرەکەت خاتە ناو ماڵ ژیانیانەوە ئینشاءالله ڕازی بێ ئینشاءالله. السلام علیکم. باشیش بێ سلامت بێ یەخوا. حاڵ و هۆی ئەم مزگەوتە چۆنە بینی کە ئاوا سفرە ڕائەخ؟ زۆر خۆشە، زۆر خۆشحاڵی، زۆریشمان پێ خۆشە لە ئێوەش و لەو کەسانی کە هیچێنن بە زیاد بێ. مەمنونی لیان خۆی گەورە بە زیاد بێ. کاکە ئەنوەر حاڵ و هەوای ڕەمەزان چۆنە بینی؟ خزمەتان پیاکە سەیجا وڵا لە خۆی گەورە بە زیاد بێ شکر ڕەمەزانێکی زۆر باشە الحەمدولیلا لە مزگەوتی محەممەد ڕەسوڵڵا کە ئێواران شام ئەدەن زۆر عالیە ئیفتاریەدە نەخوای گەورە بە زیاد بێ. باشە فەرقی ئەوەی کە لە ماڵەوە ڕۆژۆکەت بشکێنی یابێ بۆ مزگەوتەوە قەرەباڵغی بینی فەرقی هەیە؟ وڵا فەرقیە لە مزگەوتێ شتێکێ خۆشترە خێری زۆرترە ئیتر خێرخوازانیشان ڕۆژەی کەسێک شتێک دێنێ. برای جوانم فەرقی ئەوە چییە کە ئینسان لێرە ڕۆژۆکەی بشکێنە یا لە ماڵەوە خۆشترە یا خۆشتر نییە؟ وەڵا خۆشترە. ئەی ئەم سفرە و خوانەی کە ئاوا ببێ لەگەڵ ساڵانی پێشوا کە نەبوو فەرقی هەیە بۆ مزگەوتەکان بۆ هاتوچی و قەرەباڵغی؟ وەڵا شلوختر دەبێت چونە بخاتی ئەو منداڵانە و ئەم کابراش لەزەت دەباسی لەسەر دەبا. خوا لە ڕازی بێت شەڕە. بناوی خوا بەخشەندە و مێهرەبان لە خوای گەورە بە زیابێ ئەوڵ مبارەک بایەکەین لە ڕەمەزان ماشەڵڵا ڕەمەزانی ئەم ساڵ ڕەمەزانێکی پڕ خێر و بەرەکەتە الحەمدولیلا خەڵکەکان شکر بە کۆمەڵ فعالیەتی باشیانەیە خزمەت گوزاری باشیانەیە لە خوای گەورە بە زیابێ ئەم فەزڵی کە ئەیبینی الحەمدولیلا شکر بۆ خۆی تەعالا هەر ڕۆژی نەفرێک ئیفتاریەدا بۆ خۆی گەورە ئەم کارە مبارەکە ئاکەن. دواوەش ڕەمەزان لە خەڵکی بانە زۆر بە ڕەونەقێکی پڕگەرم و پڕ چۆنت ئارزکەم زۆر بە گەرم و گوڕەیە گیرێ لە حەمدی خوا خەڵکێکی زۆر بە ڕۆژوە لە حەمد بۆ خوا یعنی ئەمە نمونەیەکی کەمە لە شاری ئەمە ئەکسەری مزگەوتەکانمان فەزڵ بۆ خۆی گەورە شکر کولەن ئاوا بەرنامەی لێ و خەڵک زۆر بە گەرم و گوڕی پێشوازی لە ڕەمەزانەکات ئێمە لە پێش ڕەمەزانە خەڵک ئەوەنە بە گەرم و گوڕی تا مەزروی ئەم ڕۆژە مبارەکانەیە کە هەموو کەس لە پێشانەوەی بۆ وەگرێ سەرەی بۆ وەگرێ کاڵە فلان ڕۆژ بۆ مندانە فلان ڕۆژ بۆ مندانە یعنی هەتا بڵم جاری وا کاورە لێ بێتە دڵێشیە لە کاکە بۆ ئەم ساڵ بەرم نەکەوتو ینی زۆربەی کەسمانەیە کە هاتووەکتوتی کاکە ئەم ساڵ من بە هیوا بووم لە شەوانی قەدرە نۆڤەمبەرکەوێ بۆچی بەرم نەکەوتووە گلەیمان لێکە مەزانیش لە برایانیە و دیومان مبارەکبای یەکەین لە هەر موسڵمانێک لە شوێنێکی دنیاە ئەم گەنجە جوانانش هەموو شەوێک دێن بۆ ئێرەوایە حاڵ و هەواتان چۆنە کە دێن بۆ مزگەوت پێتان خۆشە یان نە؟ ماڵی خوای گەورە محەممەد ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ماڵی خوای پێمان خۆشە ئاوە برادەران و خۆشەویستانی خۆمان کۆبن و داواکارین لە خوادیان ئاوا ئینشەڵڵا سفرە مزگەوتی ئاوا ڕەنگین ببێ. ئەمەش گۆشەیەکە لە دینداری و ڕەمەزانی منتەقەی کوردەواری خۆمان شارە جوانەکەی بانە یەکێ لە مزگەوتەکانە ئومیدوارم کە تەواوی کوردستان ئاوا ڕووناگوە بێ بە نووری ئیسلام و بە بەرەکەتی ڕەمەزان. السلام عليكم ورحمة الله. لو نور بارانا أوامنجي رمضانا الله لو نور بارانا أوامنجي رمضانا. خۆشەویستان لەوە چێ ئەوە بۆ هەرێمی کوردستان بۆ باشوور شتێکی سادە بێ بەڵام لەم بارودۆخە نالەبارە ناهەموارە دارایی خۆیان وتنی کە زیندگی سەختەیەسە لە ڕۆژەڵات ئەم بابەتانە زۆر زۆر گەورن دەست و چاویان خۆش بێ خۆی گەورە بەرەکەت بخاتە سەرۆت و سامانیانەوە. کۆتا چیرۆکمان دەچینە پارێزگای هەڵەبجە بێگومان لە هەڵەبجە جگەل لە موسڵمان ئێمە ئەزانین کاکەیش ئەژین. کاکەیەکان لە مانگی ڕەمەزانە ڕێز لە مانگی ڕەمەزان و لە ڕۆژوو لە ڕۆژوانان و لە مسلمانانەگرن تەنانەت وەک لە چیرۆکایەسە ینی پەیامبەرمان بۆمانە جێڕێتەوە ئافرەتەکانی کاکەیەکان سەرپۆژەکەن تەنانەت تا بتوانن جگەرە چای نان ئەم شتانە لە بازار لە دەرەوە ناخۆن ئەمە
پێکەوە ژیانێکی زۆر جوانە ڕێزگرتنێکی زۆر جوانە وەک خۆشیان باسیەکەن مسلمانەکانیش ڕێز لە بۆنە و لە با بڵین بۆنە تایبەتەکانی ئەوان دەگرن و پێکەوە ژیانێکی جوان هەیە. هاوکارمان سامان فەتاح لەم بارەیەوە لە هەڵەبجە چیرۆکێکی بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری بینی. سڵاوی خوای گەورەتان لێبێ. خوای گەورە تاعەت و پەرستشەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانی لە هەموو لایەک قبول کردبێ ئینشاءالله. لە مانگی ڕەمەزانی پیرۆزداین تایبەت بە بەرنامەی چیرۆکەکانی ڕەمەزان لە پارێزگای هەڵەبجە لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا کە مێژوویەکی دوور و درێژی هەیە کاکەیەکان لە ناو سەنتەری قەزای هەڵەبجە پێکەوە لەگەڵ مسلمانەکاندا بەبێ هیچ کێشە و گرفتێک ئاشتیانە پێکەوە دەژین. تەنانەت کاکەیەکانی هەڵەبجە لە مانگی ڕەمەزانی پیرۆز هێندە ڕێز دەگرن کۆمەڵێک چالاکی و تەنانەت بۆنەی تایبەتیان لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئەنجام نادەن. جگە لەوەش لە چێک خانمەکانیان لە چک دەکەن و پیاوەکانیشیان لە بازاڕەکان و لە شوێنە گشتەکانیشدا بە بەرچاوی هاوڵاتی و مسلمانەکانەوە شت ناخۆن. چۆن ڕێز لە مانگی ڕەمەزانی پیرۆز دەکردن پێم وابێ کۆمەڵێک بۆنەی تایبەتی شتانەیە وەکو کاکەکانی پارێزگای هەڵەبجە ئەگەر بکەوێتە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە وەکو ڕێزێک دوایەخن بۆ دوای ڕەمەزان. سەرەتا بەنای خوای گەورە پیرۆزبایی لەسەر جەم مسلمانانی جیهان بە تایبەتی شاری هەڵەبجەیەکەم بەڕاستی ئمە چەندین ساڵە لەم شارە پێکەوە ژین یعنی ڕێزی تەبادل هەبوو هەم برایانی مسلمانە و ئەمێمەش وەکو کاکەی ڕێزی یەکتریمان گرتو بەڵام لە هەنێ مناسباتی خۆمانە وەکو شایی مەسەلەن هەمیشە دیزانی حد الإمكان توانی بێتمان من خۆم بیرم نایە شایەکەم کردوێ لە ڕەمەزانە یعنی چوومەتە هەڵپەرکیە شایە کرابێ ئەوانم نەبینیوە خۆتانزان مناسباتی ماسی خەڵاتێمان هەیە لە هاوار هەمیشە تاخیریەکەن جاری وا بوو کە ڕەمەزان نێزیک بووە حساباتی ئەوەمان کردمان نابێت لە مانگی ڕەمەزان خێنە دوای مانگی ڕەمەزان چکە ئێمە تێکەڵێکی تاوامان لەگەڵ بەرانی مسلمانانەیە خۆتۆ خۆشی و ناخۆشییا پێکەوە بین تیمای دراوە لەم شارە جیاوازیمان نەبوو بۆیە ینی واجبی سەرشانمانە ڕێزی ئەوان بگریت مسلمانان ڕێزی ئەمەیان گرتووە بە کۆڵی قەرزاریانی نێمە خەڵکمانێک کاکەڵۆ لێرە ساڵانە بداشکان نەکا بە بەلاش سەرەتاشێ کۆمەڵێک برادێکمانەیە لە ئەم ساڵ سیاری پێ بۆ سلێمانی ئەوەی شێر پەنجەشتیە بێ ئەیبا بە بەلاش ینی ئەم مناسباتانە خۆی بۆ خۆی گەرمیەکی و برایەتی و تند و تۆڵیەدا بە یەکتری لەم سێ چوار ڕۆژە لە قوتابخانەیەک لە قوتابخانەکان مەسەن مامۆسای کاکەی زۆرە ئیتر هەنێ لە مامۆساکان لە دەرزبوون مدیرەکان چوو چای لێ ناوتی مدیرەکە مسلمانەتی کاکە چای لێنێن قەیچەکە چیان لێ نابوو دوایی مامۆسای کە هاتبوو مامۆسای هاواریوتی وەڵای من نایخۆین و بەخوار قبول ناکە چاکەی ڕێژاب ئێوتی قەیچەکای بچنە و ژورە بتی نا ئێمە نایخوین مەسەلە ئەوە نی بڵێن نەخۆ ئەوە بەس مەسەلەوەی مرتاحین بەوە نایکێ چای بۆ مامۆسا کاکەیەکان حازر چای حازر کردبوو ئەم ینی مسلمان بوو چایکی حازوتی قەیچەکە ئێوە بیخۆن ئاحتیادی ئەم وتوی ناوەڵا هەڵسا بوو چایەکە ڕژابوو تاوارە خواردن خۆم بە بای خاهڵمان نایە ئاو نەخۆم کێشەم نێ بەڵام جگەرەکە ئەگەر زۆرم بێ لە شوێنێک شا مەسەلەن حازی جگەرم بێ ئەگەر بیشی خۆمە ڕۆمە شوێنێک کە هیچ کەسی کتیانە بە شوێنی کەنارە دۆزمەوە وەکو بە دزیۆ جگەرای خۆی یەکەم جار لە دزی ماڵەوەی کەس نەبینێ ئاوا ڕۆم بە دزیۆ جگەرەکەمە خۆم و ئێمە یعنی ئەگەر تا پێشم بکرێن نایخۆم هەتا گەڕێمەوە ماڵەوە حل لە کۆنە بە مامات و هەر کاتی خۆشی مەسەلەن باپیرانمان هەر هاتوونەتە ناو شار مەسەلەن ئاوایەکان شەو کاتە بڵێن هاوار لە شوێنی خۆی بووە کاتون بۆ هەڵەبجە ڕەمەزان بووە هیچیان نەخواردەوە تا گەڕاونەتەوە بۆ هاوار ئێمە شەر وایە ناوم باپیر و مەسەن باوکم و من بە شوێن باوک ماویتر هیوادارم ئەمەش هەر دوای ئێمەشنەوەکانمان بمێنێتەوە ئێمەکو برایانی کاکەی ڕێز لە ڕەمەزان ئەگرین و پێویستە زانین ڕێزی لێ بگرین مانگی ڕەمەزان مانگی پیرۆزە و مانگی ئاشتیە و مانگی لێبوردەیە و ئافرەتەکانمان خۆیان داپۆشن لە مانگی ڕەمەزانە شت ناخۆین لە دەرەوە بێ ڕێزی ڕەمەزان بگریت. بە تابلویەکی جوان کۆتایی بە ئەڵلقەی ئەم جارایانین ئەویش شوانێکە
لە شارە زوور بەدەم لە وەڕاندنی مەڕووماڵاتەکەیەوە ڕۆژانە سەرقاڵی با بڵێن قورئان خوێندن و گوێگرتن لە قورئانە با پێکەوە بینەری بین هاوکارمان سۆی بۆی ئامادە کردوین. الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون الضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون ئەگەر بتەوێ هەر کاتێ بێ لە هەر شوێنێکا بێ ئەتوانی زیکرەکانی خۆت بکەیت و قورئانی خۆت بخوێنی. بە مەندازێش کۆتاییمان هێنا بە ئەڵقەی ئەم جارەی چیرۆکەکانی ڕەمەزان تا ئەڵقەیەکی تر کوردستان ئاوەدان ڕۆژ و تاعاتی هەموو لای قوبوڵ خواتان لەگەڵ.